سلااوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. هیوادارم لە هەرکوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ پێنجشەممە 12 گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 3 ئاگۆستی 2023 زاینی. لەگەڵ هاوڕێنی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتە هەوڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرشی هێزەکانی ڕەژیم بۆ سەر گوندی هەنگەژاڵ و زەوتکردنی باری کۆڵبەران، برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری نەوسود، گیان لە دەستانی کرێکارێک لە سنووری پەرویزخان، دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە مورموری، مەریوان و بۆکان، گواستنەوەی 50 کەس بۆ نەخۆشخانە بەهۆی گەرمابردووی لە دێهلۆران، ناڕوونی چارەنووسی دوو بەندکراو لە شارەکانی سەقز و نەغەدا، سەپاندنی سزای زیندان بەسەر وەرزشوانێکی خەڵکی سەقز، ئاگردانی دارستانەکانی ڕەبەت، بانە و سنا لەلایەن ڕژیمەوە، کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی مێح لە ساوە، و ڕوخاندنی خانووی هاوڵاتیانی بەلوچ لە دۆزا. درێژەی هەواڵەکان. هێرشی هێزەکانی ڕەژیم بۆ سەرگوندی هەنگەژاڵ و زەوتکردنی باری کۆڵبەران. ڕۆژی چوارشەممە 11 مانگی گەلاوێژ هێزە سنووریەکانی بانە بە چەند ئۆتۆمۆبیل هێرشیان کردە سەر کاسبکارانی گوندی هەنگەژاڵی بانە و کەل و پەلەکانیان زەوتکردن. بەپێی ئەو گرتە ڤیدیویانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو کراوەتەوە، لانیکەم 30 ئۆتۆمۆبیلی سەربازی ڕەژیم هێرشیان کردوتە سەر کاسبکارانی گوندی هەنگەژاڵی بانە و بارەکانیان زەوت و لەگەڵ خۆیان بردووە. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری نەوسود. بەیانی ڕۆژی چوارشەممە 11 مانگی گەلاوێژ دوو کۆڵبەری خەڵکی جوانڕۆ بە ناوەکانی ئەرکان ڕەحمانی و لایق دەروێشی بە تەقەی هێزەکانی ڕەژیم بریندار بوون. بەپێی راپۆرتی گەیشتوو بە کۆڵبەر نیوز، بەیانی چوارشەممە کۆمەڵک کۆڵبەر کەوتنە بۆ سەی هێزە سنووریەکانی نەوسود و ڕاستەوخۆ درانە بەردەست ڕێژی گولە کە بەو هۆیەوە دوو کۆڵبەری لاوی خەڵکی جوانڕۆ بە ناوەکانی ئەرکان ڕەحمانی و لایق دەروێشی بریندار و ڕاگوێزی ناوەندە دەرمانیەکان کرا. گیان لە دەستانی کرێکارێک لە سنووری پەرویزخان. ڕۆژی چوارشەممە 11 مانگی گەلاوێژ کرێکارێک لە سنووری پەرویزخانی کرماشان بەهۆی نەبوونی مەنی شۆنی کار گیانی لەدەستا. بەپێی زانیاریەکان کرێکارێکی لاوی خەڵکی گوندی گەلین بە ناوی جەواد ئەکبەری بەهۆی پێکدادان لەگەڵ بار هەڵگرێک لە بازاڕچەی سنووری پەرویزخان لە شاری قەسری شیرین گیانی لەدەستا. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە مورموری، مەریوان و بۆکان. لا ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی بە ناوەکانی وەلی موحسنی خەڵکی شارۆچکەی مورموری سەر بە شاری ئاودانانی ئیلام، ئالان ئەردەشیری تەمەن 32 ساڵ خەڵکی مەریوان و عەلی گوڵ محەممەدی خەڵکی بۆکان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی ڕەژیم دەست بەسەرکران. ڕۆژی یەکشەممە 8 گەلاوێژی 1402 هاوڵاتیەک بە ناوی وەلی موحسنی پاش بانکرانی لەلایەن ئیتلاعاتی شاری ئاودانانەوە دەست بەسەر و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی لە بەردەستانیە. هەروەها ڕۆژی چوارشەممە 11 گەلاوێژ لاوێکی خەڵکی مەریوان بە ناوی ئالان ئەردەشیری لا هێرشی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. بە وتەی سەرچاوە خۆجێیەکان هەڵس و کەوتی دڕندانی هێزەکانی ڕەژیم لە کاتی ڕفاندنی ئالان بۆتە هۆی تێکچوونی باری تەندروستی دایکی و ئێستا لە نەخۆشخانە بەستەری کراوە. لەلایەکی دیکەوە هاوڵاتیەکی خەڵکی بۆکان بە ناوی عەلی گوڵ محەممەدی کە پێشتر بە تۆمەتی هاوکاری لەگەڵ حیزبە کوردیەکانی دژبەری ڕەژیم بە 23 مانگ زیندان مەحکوم کرابوو، بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەی دەست بەسەر و بۆ زیندانی بۆکان گوازرایەوە. گواستنەوەی 50 کەس بۆ نەخۆشخانە بەهۆی گەرمابردووی لە دێهلۆران. ڕۆژی چوارشەممە 11 مانگی گەلاوێژ 50 هاوڵاتی خەڵکی دێلۆران بەهۆی گەرمابردووی ڕاگوێزی نەخۆشخانە کران کە 44 کەسیان پاش وەرگرتنی دەرمان مەرەخەس و 6 کەسیان بەستەری کران. بە وتەی کارناسانی بواری کەشناسی
گەرمای هاوینی ئەم ساڵ لە ماوەی 150 ساڵی ڕابردوو بێوێنە بووە و ئەم هەفتەیە گەرمترین کات و ساتەکانی زەوی بووە. ڕۆژی سێشەممە دەوڵەت بۆ چوارشەممە و پێنجشەممە پشودانی ڕاگەیاند، هەڵبەت نە لە ڕووی دڵسۆزیەوە بەڵکو لەبەرەوەی کە دوو وەزەخانەی لە ئوستانی خوزستان لە مەدار خارج کردووە و شەقامی شارەکان بەردەوام گۆڕەپانی خۆپیشاندان بەهۆی کێشەی مەعیشەتی و کەماوی بووە. ناڕوونی چارەنووسی دوو بەندکراو لە شارەکانی سەقز و نەقەدە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، چارەنووسی دوو بەندکراوی خەڵکی شارەکانی سەقز و نەغەدە بە ناوەکانی خالید محەممەدی و مستەفا حسەینپور پاش دەست بە سەرکرانیان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە ناڕوون و نادیارە. خالید محەممەدی هاوڵاتی خەڵکی شاری سەقز 45 ڕۆژ لەوە پێش لەلایەن ئیدارەی سلاعەتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە شاری سنە ڕاگوێزرا، ناوبرا و پاش کۆتایی قۆناغەکانی لێپرسینەوە بۆ زیندانی سەقز گوازرایەوە. ئەو بەندکراوە لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و چارەنووسی بە نادیاری ماوەتەوە. لەلایەکی دیکەوە چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی نەغەدە بە ناوی مستەفا حسەینپور کە مانگی پوشپەڕی ئەم ساڵ بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم دەست بەسەرکرا بوو، بە ناڕوونی ماوەتەوە و بە دوواداچوونی بنەماڵەی تا بە ئەمڕۆ بێئاکام بووە. سەپاندنی سزای زیندان بەسەر وەرزشوانێکی خەڵکی سەقز. هیوا عەزیزپور وەرزشوانی خەڵکی سەقز کە بەدانانی وەسیقە بە شێوەی کاتی لە زیندان ئازاد کرابوو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 39 مانگ زیندان مەحکوم کراوە. بەپێی زانیاریەکان هیوا عەزیزپور لە کاتی ناڕزایەتیەکانی دژ بە ژاراویکردنی قوتابیان دەست بەسەر کرا و دواتر لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی سەقز با سەرۆکایەتی قازی جەواد مستەفایی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ حیزبە نایارەکانی ڕژیم بە 31 مانگ و 15 ڕۆژ زیندان و بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 7 مانگ و 15 ڕۆژ زیندانی دیکە مەحکوم کرا. هیوا تەنیا بە بیانووی فیلمگرتن لە قوتابیانی ژاراویکرا و دەست بەسەر و پەروەندە سازی بۆ کراوە. ناوبرا و ڕاهێنەری وەرزشی نینجا بووە و لە ڕێکەوتی 18 ڕەشەمەی 1401 لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر کراوە. ئاگردانی دارستانەکانی ڕەبات بانە و سنا لەلایەن ڕژیمەوە. لە ڕۆژانی ڕابردوودا دارستانی شارەکانی ڕەبات بانە و سنا لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە سووتێنرا و زیانێکی زۆر بە ژینگە و سروشتی کوردستان گەیشت. ڕۆژی نوێی گەلاوێش لە وەرگە و دارستانەکانی نێوان گوندەکانی لیلانێ و شاڵگا، گوڵێ و نیسەی مەلا عەلی سەربەشاری ڕەبات لەلایەن نەیاران و دوژمنانی ژینگەی کوردستان سووتێنرا، بەڵام ئاگرەکە بە هەوڵی ژینگە دۆستان و خەڵکی ئازای گوندەکانی سیسێر، گوڵێ و لەیلانی کۆنتڕۆڵ کرا. ڕۆژی چوارشەممە 11 گەلاوێش دارستان و لە وەرگەی گوندی یاقوباوای بانە لەلایەن کەسانی نەناسراوە ئاگردرا و هەوڵی خەڵک بۆ کوژانەوەی ئاگرەکە بەردەوامە. شەوی چوارشەممە لە وەرگە و دارستانی گوندی کێڵانەی سنەژ لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە ئاگردرا و مەترسی لەسەر باخی گوندنشینان دروست بووە. کوژران و برینداربوونی 3 کەس لە ڕووداوی هاتوچۆی سەقز بانە. ئێوارەی چوارشەممە 11 گەلاوێش بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە مێحوەری سەقز بۆ بانە هاوڵاتیە گیانی لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی زانیاریەکان ئۆتۆمبیلێکی بەرهەڵگری تویتا بە دووری 5 کیلومتر لە هێڵی گەڕانەوەی ڕێگای سەقز بۆ بانە وەرگەڕا و لە ئاکامدا شۆفێرەکە گیانی لەدەستا و 2 سەرنشینی ئۆتۆمبیلەکەش بریندار بوون. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی مێر لە ساوە. ڕۆژی چوارشەممە 11 گەلاوێش خوازیارانی مەسکەنی مێر لە شاری ساوە لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داواکاریەکانیان بوون. بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، خوازیارانی تووڕەی مەسکەنی مێر لە شاری ساوە بە کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری خوازیاری ڕادەستکردنی ماڵەکان یان قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. بە وتەی ناڕازیان ماوەی 4 ساڵە پاریان لێوەرگرتوون، بەڵام ماڵەکانیان ڕادەست نەکردووە و ئێستا داوای پارەی زۆرتر دەکەن.
لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانی خۆڕەماباد. ڕۆژی چوارشەممە 11 مانگی گەلاوێژ حکمی ئیعدامی سێ بەندکراو لە زیندانی خۆڕەماباد جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان دوو بەندکراوی خەڵکی کوهدەشت بەناوەکانی محەممەد جەواد ئەکبەری تەمەن 19 ساڵ، کیانوش تەیموری و شەریف ئەکبەری خەڵکی نوراوە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی پارسیلۆنی خۆڕەماوە لە سێدارە دراون. ڕووخاندنی خانووی هاوڵاتیانی بەلوچ لە دۆزاب. ڕۆژی ڕابردوو 11 گەلاوێژ 1402 هەتاوی شارەداری و هێزە ئینتیزامیەکانی زاهدان هێرشیان کردە سەر شەقامی کەشاوەرز لە شارۆچکەی دۆزاپ و خانووی خەڵکی هەژاری بەلوچیان ڕووخاند. بە پێی راپۆرتی چالاکانی بەلوچ، هێزەکانی شارەداری و مەئمورانی ئینتیزامی بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت هێرشیان کردوتە سەر ماڵی هاوڵاتیانی هەژار لە ناوچەی دۆزاپ و خانووەکانیان ڕووخاندووە و کەلوپەلی نێو ماڵەکانیان پەژاندووە. شایانی باسە کە پێشتر لە گەڕەکی شیرابادی زاهدان و دەوروبەری چابەهار شارەداری و ئیدارەی مەسکەن و شارسازی کردەوەی هاوشێوەیان ئەنجامداوە. دوا هەواڵ مەحکومیەتی کۆماری ئیسلامی بە پەرداختی غەرامە بۆ قوربانیانی فڕۆکەی ئۆکراینی. ڕۆژی چوارشەممە 11 گەلاوێژ دادگایەک لە وڵاتی کانەدا بە پێی سکاڵای 8 کەس لە بنەماڵەی قوربانیانی کەوتنە خوارەوەی فڕۆکەی ئۆکراینی PS 752 بە موشەکەکانی سپای پاسداران ڕژیمی کۆماری ئیسلامی بە پەرداختی 142 ملیۆن دلار غەرامە مەحکوم کرد. بە پێی حکمی دادگا تاوانبارانی ئەو کارەساتە بریتین لە عەلی خامنەیی، سپای پاسداران، ستادی گەشتی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی و هێندێک لە فەرماندە باڵاکانی ڕژیم وەکو محەممەد باقری، ئەمیر عەلی حاجی زادە، فەرماندەی هەوافەزا، حسەین سەلامی و عەبدوڵڕەحیم موسەوی فەرماندەکانی سپا و ئەرتەشی ڕژیم. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا، لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.